هەواڵی بەکارهێنانی فڕۆکەخانەی سەربازی نۆژێ هەمەدان لە ئێران لەلایەن رووسیاوە بۆ بۆمبارانکردنی ئەو ناوچانەی لە سووریا کە ئێران و رووسیا بە ناوچەی ژێردەسەڵاتی ترۆریستەکان ناوی لێ دەبن کاردانەوەی زۆری لێکەوتوێتەوە. بە پێی بەندی 146 یاسای بنەڕەتی ئێران دامەرزانی هەر چەشنە بنکەیەکی سەربازی بیانی لە ناو ئێران تەنانەت بۆ مەبەستی ئاشتی خوازانە ڕێگە پێنەدراوە. هەروەها لە بەندی 152 دا وتراوە ئێران ناتوانێت بە هیچ شێوەیەک بەڵێنیەک بەرامبەر بە جلهێزە جیهانیەکان بگرێتە ئەستۆ. ئۆپۆزیسیۆن و ڕخنەگرانی ناوخۆی ئێران بەپێی ئەم دوو بەندەی دەستوری بنەڕەتی دەڵێن ڕێگەدان بە رووسیا بۆ بەکارهێنانی بنکەی سەربازی نۆژە و نیشتنەوەی فڕۆکە سەربازیەکانی ئەو وڵاتە لەم بنکەیە دژی یاسایە و دەبێت کۆتایی پێبێت. لە بەرامبەردا بەرپرسانی کۆماری ئیسلامی و لەوانە عەلی لاریجانی سەرۆکی پارلەمانی ئێران دەڵێن ئەمە دەرەنجامی ڕێکەوتنێکی نێوانی ئێران و رووسیایە و بە مانای دامەرزانی بنکەی سەربازی هێزێکی بیانی لە ئێران نییە. حشمەتوڵڵا فەلاحەت پیشاش یەک لە نوێنەرانی پارلەمانی ئێران دەڵێت ئەم هاوکاریە بەردەوام دەبێت و دەچێتە خانەی تریشەوە. ئەم هاوپەیمانیە نوێیە سەبارەت بە سووریا تەنیا دەستپێشیەکە و ئەگەری باڵکێشانی ئەم هاوپەیمانیە تەنانەت تا شەڕی یەمەنیشە. لە دەرەوەی ئێرانیش لەگەڵ ئەوەی ئۆپۆزیسیۆنی سووریا ئەم هەنگاوە وەک درێژەی دەستێوەردانی باڵی رووسیا و ئێران بۆ پشگیری ئەسەد لەو وڵاتە پێناسە دەکەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەڵێت بە نیگەرانی چاودێری ڕەوشەکە دەکات و ئەگەری ئەوە هەیە بڕیاری ژمارەی 22 ئەنجومەنی ئاسایش نێتەوە یەکگرتووەکان بەم هەنگاوی رووسیا ژێرپێخرابێت. It could very well be a violation of UN Security Council Resolution 2231. بەکارهێنانی خاک یا تەنانەت ئاسمانی ئێران بۆ مەبەستێکی سەربازی بە پێی بڕیاری 22 ڕێگەی پێنەدراوە ئێمە پێماون وایە بەکارهێنانی بنکەی سەربازی ئێران لەلایەن رووسیاوە لە ژێرپێنانی بڕیاری 22 بەڵام سێرگێی لاورۆف وەزیری دەرەوەی رووسیا دەڵێت رووسیا تەنیا ئەو بنکە سەربازیە وەک پێگەیەک بۆ هەڵساندنی فڕۆکە جەنگەکانی خۆی بەکاردێنێت. نردنی فڕۆکانی ئێمە بۆ بنکەی سەربازی لە ئێران بە هاوکاری کۆماری ئیسلامی و دەسەڵاتی یاسایی سووریایە. ئێمە بە هیچ شێوەیەک بڕیاری 22مانە ناوەتە ژێرپێ چون ئەم فڕۆکانە یان هیچ کەرستەیەکی پەیوەندیدار بەوانەوە بە ئێران نەفرۆشراوە یان پێی نەبەخشراوە. لەلایەکی ترەوە چاودەران دەپرسن ئەم هاوکاریە چڕوپڕی ئێران و رووسیا لە کاتێکدا کێشەکانی نێوان تورکیا و رووسیاش کۆتایی هاتووە چەند دەتوانێت هیواکان بۆ دۆزینەوەی ڕێگەچارێکی سیاسی بۆ قەیرانی سووریا زیاتر بکات. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.